لا لا قابلك لا لا بسم الله بنا يخوي قولي مهربان من ناوم رزقار رشيد محمد لصالي 2000 ولم شارع شاي خانم هي شاي خانه كمان او بانگی بۆ دەرکردو کە جگەرەیان ناکێشرێ لەخوا بەزای بوو ماوەی 10 ساڵە کەس لێرە جگەرەی نەکێشاوە و الحەمدولله لەگەڵ مشتریەکانە دانیشتووی قسە باسمان کردووە هەمومان بە یەک ڕێکەوتوین لەسەر ئەوەی کە کەس جگەرە نەکێشێەوە ماڵی جگەرە خۆرەکانیش ئاوا بێ هەمویان پابەندن نەخوا بەزیاوێ ئەوەیشی کە تازە تێ بۆ ئەیرا پێ ئەڵێن کاکە لێرە جگەرە ناکێشرێ ئەوش الحەمدولله پابەندە و هیچ گرفت و کێشەیەکمان نییە و ئیتر لەخوا بەزایە لە ڕووی مادیشۆ ئەگەر بڵێ تەسیری نەبووە تەسیرێکی کەمی هەبوو ئێمەش زۆر گوێمان نەداوەتێ لەبەرەوەی کە شوێنەکە ژینگەیەکی پاک بێ و جگەرەی تیان نەخورێ ئەو نسبەتە مادیشمانە دەست نەکەوێ زۆر کێشە نییە و الحەمدولله ژینگەیەکی پاکە لەخوا بەزیاوێ و زۆر جاریش خەڵکی کە لە دەرەوەیەت هەواڵا پرسێوەڵێن لەو چایخانە جگەرە ناخورێ یەکسەر پەیوەندیمان پێوەکەوت تێبەرە بۆ چا خواردن و بۆ نان خواردن و ئێمەش لە خزمەتیانیانی و الحەمدولله لە ڕووی تەندروستیشۆ ئێمە زۆر ئیسیفادەمان کردووە لە ئەو دووکەڵی کە ڕۆژانە لێرە کۆ نابێتەوە ئێمە دووبارە هەڵی بژینە و ژنکەکە پیسبووکە لەخوا بەزیاوی ژنگەیەکی پاک. وڵای ئێمە دوکانەکەمان گەورەیە خەڵکی زۆر ئەگرێ ئەو کاتێ هەمووی کۆ بووە جاری وا بوو لەوە چێ بڵێ مەگەر 25 نەفەر 30 نەفەری لێبێ بەلای کەمەلۆجێ 15 تا 17 جگەرەیان خواردووە و دووکەڵێکی زۆر کۆ بووە و ئیتر خۆشمان وانی شەمویان بێتاقەت بوون تر دوای قسە و باسێک و باکەس جگەرە نەکێشێ و الحەمدولله شتەکە سەری گروە خەڵکی ئەمەش خەڵکێکی فەقیرە هەر شتێکی پێ بڵێ بە تایبەتی ئیسیفادەی هەبێ زوو کۆنتڕۆڵەکرێ بەڵێ ماسێکمانێ ماسی سروشتیە و خۆماڵی و شیرەکە یەنین خۆمالەی کوڵەرین و خۆمان دروستەکەین و یەنین بۆ دوکان لەخوا بەزای ماستێکی چاکە و خەڵکی شەمێ ڕازیێنی و الحەمدولله چاکەشمان چایەکی بەناوبانگە و خەڵکەکە زۆر ڕازیێنی. ئیسە بۆ یێنم بە ئەمە گیان وڵاتێ ئێمە الحەمدولله یەکەم بڵێن کە مەبەستمان خۆمان بۆ دوامیش خەڵک ئیتر ئەگەر نێژێن نیسبەتێکی کەمە بەڵام زۆربەیشی هەریە و لە ژوورۆ چاخۆن و دوایە چن لە دەرەوە جگەرەکە دەکێشن وەڵای ئەوانە بووە ناڵێم نەبووە بەڵام کەم بووە و ئیتر خەڵکەکەش الحەمدولله قبوڵیان کردووە یەکسەر وتێتی ئاساییە تۆ با چاکە بخۆی ئەچینە دەرەوە یا هەبووتی هەر چاکەش بێنە لە دەرەوەی خۆی ئیترا بۆ شێوە الحەمدولله ئیشەکە ڕۆشتووە لەخوا بەزیانە. سەرەتا بەخێراتنی جەناب دەکەم بەڕاستی مۆزوعی جگەرە نەک بەرنامەیە دەیان بەرنامەکەی لەسەر هێرکەمە چونکە ئەوانەی کە زۆر نزیکن لێمانۆ ژەهر خوارمانەکەن ها ڕۆژانە ژەهر خوارمانەکەن بەڕاستی جگەرە شتێکی زۆر خراپە هیچ ڕوویکی باشی نییە هەموو شتێ لە دنیا دوو ڕووی هەیە ڕووی باش و خراپیە بەڵام جگەرە هیچ ڕوویکی باشی نییە بەنسبەت یاسایم شایخانەیەش من زۆر پێم باشە خۆم دایمە ئێرە شوێن بە بەس لەبەرەوە جگەرەیتان ناخورێت چونکە جگەرە هیچ ڕوویەکی باش لە جگەرە و لە خواردنی جگەران نییە بگرە ئێمە زیاتر زەرمەند دەبین تاکوانەیە خۆن بەنسبەتیان چایخانەشۆ شتێکی زۆر زۆر باشە دەبێت ساڵیشی لە جگەرە ناخورێت.